لە کەشێکی سارد و باراناویدا یعنی ئارارات میوانداری لە یانەی سەید سادق کرد. سەرەتای یاریەکە وەکو کەش و هەوای یاریەکە سارد بوو، هیچ کامیان هێرشیان نەدەبردە سەر گۆڵی یەکتری. لە خولەکی بیستی یاریەکە ئارارات دەست پێشخەری کرد و لە ڕێگەی یاریزان جێگر عەزیز گۆڵی یەکەمیان تۆمار کرد. دوای ئەم گۆڵە سەید سادق بە چەند هێرشێک هەوڵی یەکسانکردنەوەی یاریەکەی دەدا. ئاراڕاتیش بە چەند هێرشێک هەوڵی گۆڵی دووەمی دەدا. لەم لێدانە ڕاستەوخۆیەدا ستون ڕێگر بوو لە گۆڵی دووەمی ئاراڕات و ئەم نیوەیە بە پێشکەوتنی ئاراڕات بە کۆتایی هات. لە نیوەی دووەم ئاستی هەردوولا لە یەک و نزیک بوو. سەید سادق چەند جارێک نزیک بوو لە گۆڵی یەکسانی، ئاراڕاتیش بە چەند هێرشێک هەوڵی مسۆگەرکردنی یاریەکەی دەدا. لە کۆتاییەکانی یاریەکە سەید سادق بە گۆڵی یەکسانی گەیشت، کاتێک بەرگریکارانی ئاراڕات بە هەڵا گۆڵیان لە خۆیان تۆمار کرد. دوای ئەم گۆڵی سەید سادق ئاراڕات بە چەند هێرشێک هەوڵی گۆڵی دووەمیدا، بەڵام نەیتوانی پێی بگات و یاریەکە بەم ئەنجامە بە کۆتایی هات. بەڕاستی ئێمە ئەمڕۆ گەم یەکەم لە ئاسی خۆمان نەبووین، یەکەم بیزەقە باش نەبووین، بەڵام لە گەمی دووەم گۆڕانکاریمان کرد لە تیپەکە، توانیمان ئاسی تیپەکە باشکەین و هەڵەی گۆڵمان زۆر بۆ هات، نەمانتوانی گۆڵکەین، بەڵام سوپاس بۆخوا کە توانیمان یەکسانیکەین و ئەمانتوانی بیشی بینەوە. ینی گەمی دووەم 45 دقە لەسەر گۆڵ ئەوان بووین، ئەمانتوانی بیشی بینەوە بۆ سێ خاڵەکە هاتوبین، بەڵام ینی بەڕاستی ئەڕاتش تیپێکی چاکە و تیپێکی ئەزمموی هەیە لە خولەکە. ئێمە یاری داهاتومان لەگەڵ برایەتیە ئینشاءڵڵا ئێمە و یاریە ببینەوە لە ڕیزبەن دەبینە پێشەوە. بەم یەکسانیە هەردوو یانە کوی خاڵەکانیان گەیشتە 19 خاڵ و لە ناوەڕاستی ڕیزبەندی یانەکانی خولی نایابی کوردستان دەبیندرێن دوای کۆتایی هاتنی قۆناغی یەکەم.